سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بیلاڕەوفم کاتی ئابوووریە ئەم ێوارەیە ئەم بابەتە ئابوووریانتان بۆ باسەکە. وەزارەتی دارایی هەرێم لە سەدەی موچەی فەرمانبەران دەبڕێت وەک قەرەبووی لێبڕینی خانشینی ساڵانی 2014 تا 2025 کا 32 مانگ دەکات، بەڵام لەو ماوەیە فەرمانبەران 18 موچەیان هەر وەرنەگرتووە. ئالینزار بەڕێوەبەری کۆمپانیا بازارکردنی نێوتی عێراق دەڵێت حکوومەتی بەغداد قەرەبووی قەرزی کۆمپانیا نێوتەکانی هەرێم ناکاتەوە و پابەندی بڕیارەکانی ئۆپیکیش دەبن. بازاری خانوبەرە گۆڕانکاری و جومجوڵی تێکەوتووە لە چەند ناوچەیەکی ئەو لێر نرخی زەوی نیشتەجێبوون بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە. شارەزایان هۆشداری لە بەرزی نرخەکەی دەدەن. نرخی زێر بەردەوامە لە بەرزبوونەوە، پێشبینی دەکرێت ئاستی نوێتۆ مارکات ئۆنسەیەک بربەستی 3900 دلار بشکێنێ. زیویش بەردەوامە لە بەرزبوونەوە، ئۆنسەی گەیشتە 47 دلار و 97 سنت. دووبارە سڵاو. حکوومەتی هەرێم بۆ قەرەبووکردنەوەی لێبڕینی خانشینی لە 11 ساڵی ڕابردوو کە نزیکەی 105 موچەی فەرمانبەرانەکات لیانە بڕێ. ئەوە سەر ڕای لێبڕینی خانشینی ئاسایی مانگانە. ئەم کارە لەسەر داواکاری وەزارەتی دارایی عێراقە لە چوارچێوەی جێبەجێکردنی یاسای خانشینی یەکگرتووە کە هەرێمی کوردستانی دەستی کرد بە جێبەجێکردنی ئەو مانگانەی لە 2014 تا 2000 تا ناوەڕاستی 2024 کە هەم موچەی خانشینی زیایکرا. پێشتر حکوومەت هێرم لە 170 بڕی بوو، لە 103 کەمتر لە عێراقی بڕی بوو، بەڵام عێراق ئەڵێ بێت لە 103 زیاتر ببڕن. حکوومەتی هەرێمیش هاتوو ئەوەی کردو بەیەک و بە ماوەی 30 مانگێک تەواوی ئەو پارێک کە لە 100 بۆ هەر مانگێک لە موچەی بنەڕەتی هەر فەرمانبەرێکە بڕێت. جا ئێستا هەندێشتم ئامادە کردووە پێتانێڵم لەسەر ئەم بابەتە. حکوومەتی هەرێم بۆ بابەتی موچە کارێکی باشەکە، بەڵام بۆ لێبڕینەکەی کەوتۆتە هەڵە. ئالێرە بە شتێکتان پێ بڵم لەسەر ئەم لێبڕینی موچەیە. دەمێک بوو هەرێمی کوردستان باسی لێبڕین و پاشەکەوتی نەکرده بوو، خەڵک بیری چوو بۆ لەبری پاشەکەوت و لێبڕین دواکەوتنی مەعاشاتە بوو. ئێستا هاتووە هەرێمی کوردستان لە 100 لە فەرمانبەرێک موچەخۆرێک ئەبڕێت کە لە 2014 تا ناوەڕاستی 2024 لە کاری خزمەتا بوو بێ، واتە فەرمانبەر بوو بێ، کارمەندی حکوومەت بوو بێ. لە 100 لێبڕینەکە هەیە، لە 100 هەر خانشینی خۆشی ئەبڕن، واتە نزیکەی لە 120 موچەکەت ئەکا ئەم مانگانی کە لێتە بڕێ. بۆ 2014 تا 2025 قەرەبووی ئەو خانشینیا کاتەوە کە لە 100 نەبرابوو، نزیکەی 132 مانگێکەکە لێبڕینەکە. 132 مانگ 2014 بۆ 2025 جا ئێستا ئیشم پێێتی بۆیە پێتانەڵ. ئێستا هەندێ زانایی ترتان پێڵم لەسەرم بابەت. بۆ نمونە ئەو ماوەی 132 مانگەکە، لەو 132 مانگە 2014 تا ئێستا هەموو کەسە زانێ، خوای گەورە و فەرمانبەران و خەڵک و حکوومەتیشە زانێ کە مەعاشخۆری هەرێمی کوردستان چەند مانگێکی وەرنەگرتەوە، چەند مانگێکیش پاشەکەوت بووە. 18 مانگ هەر موچە نەدراوە. حکوومەتی هەرێم هاتووە ئێستا لە 100 ئەوانەی حساب کردووە 6 مانگ ئەبێت تۆ لە 100 و لێ بڕێ لە بریەم 18 موچیش کە وەرنەگرتووە. پرسیارێک لێرەیەتە ئاراوە. هەموو مانگێک حکوومەتی هەرێم کە مەعاشی دابەش کردووە لە 170 خانشینی بڕوە لە 100 نەبڕیوە، یعنی بۆی بێ بە لە 100. ئەم 18 مانگە لە 170کەشی هەر نەبڕیوە. ئێستا بە چ حکومێک هاتووی تۆ لە 100کەشی بۆ زیاکی؟ 18 موچەت ناوە بە فەرمانبەر، خانشینی چی لێبڕی؟ 33 موچەت بە لێبڕی ناوەتی، 11 موچە و پاشەکەوت. جا ئێستا کاتی بانگەشەی هەڵبژاردنە کاندیدی و لیست و شت خواخوای شتێکیانە بیکەن بە دروشم. کاکە وەرن لەسەر ئەمە ئیش بکەن. ئەمە لابن بۆ فەرمانبەر، ئەمە ناحەقیەکە، پێچی هەڵەیەکیش بێ بەسەر حکوومەتی هەرێما تێپەڕی بێ. تۆ لێبڕین لە چی ئەیت؟ لە موچەیەک کە وەرت گرت بێ بۆ خانشین، لە موچەیەک نایەی کە وەرت نەگرت بێ. لە 170 و نەیاوە، یانی چی لە 100کەی بۆ حساب کردویتێ؟ بۆ ئەوانی تریش هەروواکە، بۆ لە ساڵێکا لە 121 لێبڕین بووە، ئێستا بەم ئاستی ئێستا حسابیکەنەوێ بە لە 124 لێبڕینەکە بۆت کە ئەو کات لە 121 بۆ دوایی کراوە بە 18 و دیسان 21. بۆی ئەمە دەرفەتێکی باشە لەم کاتەیە فەرمانبەران خۆیان دەنگ هەڵبڕن و هەروەها خەڵکانی تکە داکۆکیان لێکەن، ئەوانیش پەیامەکە بگێنن. حکوومەتیش خۆی بەبەر پرسیار بزانێ، هەر هیچ نەبێ وەکو
مەسئولێتێکی ئەخلاق حکومت بڵێم هەژدە مانگە کە هەر موچەم نەیاوە ئەوە یەو هەژدە مانگە مۆر نەکرد پارێکی زۆر ناکە من حسابم کردو بۆ حکومت پارێکی ئەوەندە زۆر ناکە تا بڵین گرفت بۆ خەرجی و داهاتی حکومت دروستە بێت چەند فەرمانبەرمان هەیە چەندی لە 2014 تا ئێستا خزمەتی کردووە لە 100 تاسەی موچەی بنەڕەتیەکەشێکان نەکوی ئەو موچەی کە وەرێک ئێمە سەرچی سەر بابەتی نەوت 6 ڕۆژ بەسەر ڕادستکردنی نەوت یاریمی کوردستان تێپەڕ بووە ئەمڕۆ بڕیارە یەکەم کەشتی نەوت هەڵگر بە نەوتی خاوی کوردستانەوە بە ناوی عێراقەوە ڕووبکاتە بازاڕەکانی جیهان ئەم ڕووداوە دوای 2 ساڵ و 6 مانگ لە وەستانی هەناردەی نەوتی هەرێم و 11 ساڵ ناکۆکی توندی بەغداد و هەولێر دێتەکایەوە لە لێدوانیشدا بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ دەڵێت عێراق پابەندی بڕیاری بەرهەمێنانە کە ئۆپیک بۆی دیاری کردووە بەرهەمی هەرێم پێشتریش هەر لەو چوارچێوەیە حسابکراوە بۆی ئەمە ئێستا هەناردەیەکەین و لە هەرێم وەرمان گرتووە هەر لە چوارچێوایە کە ئۆپیک بۆ ئێمەی دیاری کردبوو و هەروەها هەندێ گۆڕانکاریش هەیە لە بابەتی نەوت کە لێرە بە هەندێ زانیاریتان بەمێ ئەمڕۆ بەڕێوەبەری سۆمۆ چی وتووە خاڵێکی ناکۆ کە زۆر باسەکرا و پێشتر کۆمپانیەکان کێشیان هەبوو لەسەری ئەمڕۆ دیسان ئەم برینەی کولاندەوە جا هیوادارم برینە کولانەوەکە نەبێتە هۆی ئەوەی کە بچینەوە سەر ئێسقان برینەکە قوڵتر بێ بەڕێوەبەری سۆمۆ بەڕێوەبەری کۆمپانیا بازارکردنی نەوت ئەم کاک عەلی نزارەیە باس لەوە کات کە قەرزی کۆمپانیەکانی هەرێم نایەنەوە ئەو ملیار دۆلاری کە باسەکرا لە 2022 کۆتایی 22 سەرەتای 23 کەوتبووە لای هەرێمی کۆمپانیا نەوتەکان بوو نەوتیان فرۆشت بوو بەرهەمیان هێنا بوو بەڵام پارەکان وەرنەگرت و ئەمەڵێ نایەینەوە پێش داواکاریەک بوو لە عێراق چەند مانگێک بەهۆی ئەوەوە دانوستانەکان دواکەوت ئەوش لە پابەندی بە بڕیاری ئۆپیک چەندی بۆ دیاریکردووی هەموو عێراقەوە نەبەرهەمێنین ئێستا 190,000 بەرمیل نەوت وەرەگرین لە هەرێم واتە ڕادست کراوە و 50,000 بەرمیلیش بۆ ناوخۆ بەکارێت واتە 240,000 بەرمیل بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان نەک 280 کە پێشتر باسەکرا ئەم باسیەکات ئەم بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ ئەڵێ و ڕێککەوتنی کردومانە لەگەڵ هەرێم و کۆمپانیەکان لەسەر بنەمای یاسای بودجێ یاسای بودجەی ساڵی 2023 24 25 ئەو مادانەی پێیوەستن بە هەرێمی کوردستان و لەگەڵ هەموارکردنەوەی بودجە کە 16 دۆلاری دیاریکرد بوو بۆ ماوەی 6 ڕۆژ واتە تا 6 ڕۆژی تر ئێمە تۆزێ بێسەر ئێرشابین لە بابەتی نەوت ئەگەر نا دوایەوەگەری هەیە کێشەی ترمان توژوو با هەندێشتان پێ بڵم لەم ڕۆشتن و هەناردەکردن و ڕادستکردنی نەوتی هەرێم کێ سوودمەند بوو بێگومان سێ لایەن هەیە حکومەتی عێراق حکومەتی هەرێم کۆمپانیا نەوتەکان حکومەتی عێراق بە سوود و زیانەکانی ئەم لایەنانی بەرەکەوێت بۆ نمونە کۆنتڕۆڵکردنی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان پێشتر هەرێمی کوردستان خۆی ئەیفرۆش بەڵام ئێستا کۆمپانیای سۆمۆ عێراق نەوتی کوردستانە فرۆشن و هەروەها بە شێوازێک مامەڵە لەگەڵ کۆمپانیەکانی هەرێمەکات پێشتر زۆر دووربوون لێک ئێستا نزیکیەکان هەیە ئەکرێ ئەم نزیکە لە ئایندە دەرفەتێکی باشتر بێ بۆ یەکەم کۆمپانیانە بچنە ژێر داواکاریەکانی حکومەتی عێراق خود ڕاستەوخۆ مامەڵی لەگەڵا بکەن ئەگە بێت و خوا نەخواستە زروفێکی خراپ لە بینی هەرێم و بەغداد ڕووبە هەروەها وەرگرتنەوەی بۆری نەوتی عێراق تورکیا لە 2014ەوە تاکو چەند مانگێک پێش ئێستش بۆری نەوتی هەرێمی کوردستان بۆ سنووری تورکیا بۆ جەیهان بەدەست هەرێمی کوردستانەوە بەڵام ئێستا عێراق لە پیشخابور لە پیشابور لەسەر سنووری هەرێم و تورکیا ڕێک کارمەندی خۆی دایناواتە ئەو بۆریە نەوتەی کە لە ناو خاکی تورکایە لەگەڵ بەندەری جیهان بە تەواوەتی گەڕایەوە ژێر کۆنتڕۆڵی وەزارەتی نەوتی عێراق جارێکتە هەرێمی کوردستان ناتوانێت لەو بۆریەوە نەوت هەناردەکا بەبێ عێراق پێشتر کرد لە 2014 چکە بۆری عێراقە ئێمە بە هەڵە تێگەڵین بۆری نەوتی هەرێمی کوردستان جەیهان بۆری نەوتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە دەست پێکە هەتاکو سەر سنووری تورکیا تازاخۆ لەولا بۆری نەوتی عێراقە کە دوو بۆریە هەتاکو جەیهانە ڕوا زیاتر لە 600 کیلۆمەترە ئەمەی هەرێم 200 شتێک کیلۆمەترە و عێراق بۆرێکی نەوتی شێ لە کەرکووکەوە تا سەر سنووری تورکیا بەڵام لە شڕی داشا تێک و پێک درا هەناردەی نەوتی کەرکووکی ئەکە بێتە هۆکارێک بۆی عێراق بتوانێت هەناردەی نەوتی کەرکووکە کۆمپانیای BP هاتووە لەوێ گرێبەستی نەوت زیاترەکە هەناردەی زیاتر بێت هەروە بەکارهێنانی نەوتی زیاتریش بۆ پاڵاوتن واتە لەسەرەوەی عێراق لە کەرکووک و لەرێمی کوردستان و نەوت هەناردەکە لە باشووری عێراق و نەوتی بەرهەمێنیا خود لە سەلاحەدین و ناوەڕاستی عێراق بۆ پاڵاوتنی خۆی بەکارێنێ هەناردەی ناکە هەمووی لە بەسرەوە جاداتای ساڵی مانگی ئایندەمان دەسەکەوێت
کە عێراق چەندی لە باکوورەوە لە بڵین لە هەرێمی کوردستان و کەرکووک و جەیهانەوە هەنار دەکرۆ هی بەس ڕەشمان دەستکەوە کە کەمی کرۆ بەراورد بەمانکانی تر بە دڵنیایەوە بابینە سەر هەرێم ئەگەر سەیری پێگەی هەرێم کەی لەم ڕادەستکردنی نەوت شتێکی زۆر گرنگ نییە بۆی ئێستا پێتانەڵم بوو یەکەم گەیشتنی نەوتی هەرێم بە بازاڕی جیهانی بە ناوی عێراقەوە بێ لەمەولە بە ناوی هەرێمی کوردستان و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و کار و نازام وەزارەتی سامان سروشتیەکانەوە نابێ وەزارەتی سامان سروشتیەکان ڕۆڵی نابێت لە یەک مامەڵە بە یەک لیتر بە یەک بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە سەراستی جیهان بەڵکو سۆمۆ ئەم کارەکە ئەمە لایەنێکی هەروە کەمکردنەوەی فشاری بەغدا کرێمە سوودێک بێ عێراق فشاری زۆری کرد و موچەی بڕی بوو بودجەی بڕی بوو معاشی نانە شەقامی تووڕە کرد و ئۆپۆسیۆنی هانەیە بەناردنی ئەم نەوتەم فشاری کەم کردوێتەوە واروە تا ئەستێک چارسەرێکی موچە بۆ چەند مانگێکیش بێ هاتوۆتە ئاراوە کامە نەفەسێکی باشە بە تایبەت بۆ خەڵک کەمبوونەوەی فرۆشتنی قاچاق و هەرزانیش جا زۆر بیرم لەو خاڵە کردەوە ئەمە بڵێ لە بەرژەوەندی کێ بێ کە قاچاق و فرۆشی نەوتی هەرزان بە $30 نامێنێ کە پێشتر حکومەتێرم بەو نرخەی فرۆشت هەردوو 180,000 بەرمیلەکە کە بێگومان دیار نییە بەڵام هەشتی قاچاق و بە هەرزان فرۆشتن نەمێنێ بێگومان سوودی گشتی تیا باش بۆ سەر کۆمپانیاکە ئەوانی شەندێ خاڵیان هەیە لەسەری باسکەم ژەوەیەکە کەمبوونەوەی شایستە دارایەکانیان پێشتر بە ئارزوی خۆیان نەوتیان بەرەمێنا بە نرخێکی دیارەکانیان فرۆش خۆیان نەکرۆ زیاتریان فرۆشت ئەمە نەما نیمچە فەرمبوونی کار و گرێبەستەکانیان واروە دەرفەتی زیادبوونی بەرهەمێنان نەتوانن بڕی بەرهەمێنان زیاد بکەن پێشتر نیان نەتوانی لەبەرەوەی هەرەو نەتوانای هەبوو لە ناوخۆ بە قاچاقتۆنەوە بفرۆشیا لە ناوخۆ بەکاری بێنی بەرهەمەکانیشان دەگاتە بازاڕەکانی جیهان پێکەیەکی باشترینانێت ئەمە لەسەر بابەتی نەو جایتە خۆتان بڕیابن کە سوودی هەیە کێ زیانەیە گرنگەوەیە موچە بۆ خەڵک بێ پارە بۆ خەڵک بێ خەرجی بۆ خەڵک بێ ئەو کاتە بۆ هەموو لایەک باشە جام هەناردەکردنی نەوت و ناردنی نەوتە کاریگەی لەسەر بازاری خانوبەرە دروست کردووە لە هەولێر گۆڕانکاریێک لە بازاری خانوبەرەیە ڕوویا بەتابەت لە هەندێک ناوچە لە هەندێک گەڕک لە هەندێک زۆن و شوێنی دیاریکراوی هەولێرا نرخی زەوی بەرز بۆتەوە بەشێک لە شارزایان هۆشداریان ئەڵێن کاکە ئەم بەرزبوونەوەیە حەقیقی نیە واقعی نیە بەشێکی تیشاڵەن نەخێر نەوەڵا وەزع خۆشە و پارە هەیە و خەڵکێکی زۆر هاتۆتە بازار بە هۆشی و خوازیای کرد و نرخی زەویەکان بەرز بوونەتەوە ئەکرێ خەڵک بتوانێت سوود و دەرفەتێکشان لێوەرگێت لە بازاری خانوبەرش بازاری خانوبەری کوچە و کۆڵانەکان ئەوانیش گەشەکردنیکی باشیان بە خۆیانەوە بینیوە بەهۆی بابەتی کارەبای 24 ساعتی و هەندێک بارودۆخی تر وە هەروەها و پارە زۆری لە پرۆژەکانی نیشتەجێبوونی ژوەرگیە تۆزێک بازاری خانوبەری لە ناو کوچە و کۆڵانەکان بژاندوێتەوە ئەمە لە هەولێر جابا بزانین بازار کووە بووە بەرز بۆتەوە لە هەولێر لەگە قارمان جەوهەر پەیامنێری کورسات نیوز قساکەم قارەمان سڵاو لێبێ میوابزان میوانی شت هەیە جا باشتر بۆ ماڕوونکەیتەوە نرخی زەوی چی بەسەر هاتووە گۆڕانکاریەکان چۆنن بەراورد بە 6 مانگ بەراورد بە ساڵ لە پێش ئێستا نرخەکان چۆنن ئەم بەرزبوونە واقعی یاخودنا دڵنیام زانیاری زۆر باشە لایە بەڵێ بیلا لەو کاتت باش دیارە ماوەیەکە نرخی خان و زەوی و بە تایبەتتر زەوی لە هەولێر گۆڕانکاری بەخۆ بینیوەگە باز لە هەولێر بکەم دابەشی چەند زۆنێک دەبێتن و بەشێک لەو زۆنانەی کە زۆنی زێڕینن نرخەکانیان ێزگار زۆرە و بەشێکی تریش بە هاماشەوە ئەو شوێنانن کە نرخەکانیان مامناوەندە و لەگەڵ ئەو شوێنانەی کە نرخەکانیان یاخود ئەوانەی کە دوورە دەستن لە سەنتەری شاری هەولێر نرخەکانیان هەرزانترە بە بەراورد بەو دوو شوێنەی تر دیارە ماوە یعنی ئەو پەیوەندی بەوەی وەنیە کە ساڵێک تێپەڕ بێ یاخود 6 مانگ تێپەڕ بێ نرخەکان گۆڕانکاری بەسەردابێت تەنها ئەوە بێت کە بەشێک لە بارودۆخە سیاسیەکان بەشێک لە بارودۆخە ئابوووریەکان ئەمانە کاریگەری دەبێت لەسەرەوەی کەوا بازاری خانوبەرە خۆش بێت بەو پێی کە نرخەکان هەرزان بن خواستی کڕین و فرۆشتن زۆربەی یاخود خۆش بێت نرخەکان بەرز بێتن بە هەمان شێوە کڕین و فرۆشتن زیاتر بێتن من میوانێکم لایە دکتۆر عەلی ئیبراهیم ڕاوێژکاری خانوبەرە لە هەرێمی کوردستان کاک دکتۆر کاتت باش لە کاتت دەگرین زۆر سپاس ئێستا دەبینین بازاڕەکان جمو جۆڵی بەخۆوە بینیوە بە تایبەت ئەگەر بەیانیان بێ بۆرسەی دەبینی قەرەباڵغی زۆر هەیە خەڵک دێ بەدەیان و سەدان پارچە زەوی دەکرد و دەیفرۆشیتن ینی ئەم جمو جۆڵا بۆچی دەگەڕێتەوە
بڵێ لە ماوەی ڕابردوو بە نمونە ئەگەر دەوروبەری 150 وەرگین عەرەبکەندمان هەیە، عەزەمان هەیە، بێریاتمان هەیە، باغەمری شەهاب، گرەسۆرمان هەیە، ئەوانە کە شوێنی دەرەوەی 150 و نێزیک لێواری 150 هەولێرن. بە نمونە نرخەکانیان لە دەوری هەبوو 40 وەرەقە 50 وەرەقە بەرز بووە لە بۆ نێزیک بند و دەفتەری. دوایە عاد تەبیعەتی بازاڕی ئەمە چار قۆناغمان هەیە، بازار بژانەوەمان هەیە، فراوانبوونمان هەیە، لووتکەمان هەیە کە نرخەکان گەیشتنە لووتکەی هەناسەچی دەوێتن. چونکە ئەگەر بازار ناو بەناو هەناسەچی نەدا کەس مولکی نافرۆشی، جم و جۆر لە بازار نامینێ. ئەو بوو ماوەک هەناسەچیدا نرخەکان بڕێک دەوەرەقە پاس دەوەرەقە هات نەخوارد چکە زۆر بە خێرایی بەرز بوونەوە. بەڵام لەگەر هاتنی ڕێککەوتنی هەولێر و بەغدا لەسەر هەناردەکردنەوەی نەوت کاریگەری دووبارە دروست کردو لەسەر بازاڕی ئەو شکستێک کە هینای بووی 10-15 وەرەقە هاتە خوارێ لە هەندێک جێ 40 وەرەقە کاتە خوارێ دووبارە بەرز بەوە بە ڕێژەی جۆرا و جۆر بازار دیسان چووە سووری لە بژانەوە دەستی بە جولەی کردێک کە ئێستا لە بازار دەبینین. دکتۆر بازەوە بکەین لە ماوە ڕابردوو تاوەکو ئێستا پلانی دابەشکردنی زەوی هەیە بەسەر فەرمانبەران. ئەنی مامەڵەکردنیش دەگوترێتن ڕاگیراوە کردن و فرۆشتن بەم زەویانە بەکریانی یاسایی نیە وەکو وەزارەتی شارەوانی باز دەکاتن. ئەمانە نرخەکانیان دەگاتە چەندە و شوێنانەی کە فەرمانبەرێک گەر لە داهات و خزمەتگوزاری بۆ بچێ یاخۆتەوە شوێنانێک کە باست کرد لە ڕووی خزمەتگوزاری و خزمەتگوزاریان بۆ چۆن نرخەکان بۆ شێ بەرز و نزبێ خۆ دەبینێت. سەبارەت بە زەوی فەرمانبەران حکوومەت بڕیارەکەی خۆی یەکلا کردەوە کە هیچی دی ئەوە نیە زەوی ببتە کارت دوای لە کارت ببتە قۆچان یان تاپۆ یان سەنەت یەکەو سەر دەبتە تاپۆ ئەوەش بڕە کاتی دەوێتن. بەڵام ئەو شوێنانێک کە نەخشیان لە بۆ دەرچووە بەڵام هەتا ئێستا تاپۆیان وەرنەگرتیتەوە خەڵکێک بە ئارەزووی خۆی ئەگە بکڕی سعرەکانیان لە دەوری 50 وەرەقە هەندێک شوێن هەتا دەفتەر نوی دەچی بەڵام یەکێتی زانایان محافظ جەنابی پارێزگار وەلایانی پەیوەندیدا لە شارەوانی ئامۆژگاری دەکەن کە خەڵک هەندە پەلەی نەکا بەڵام بازاڕەکە تێنیە. بەڕاستی بازارەکە تێنیە پارەکی زۆر لە بازاڕی هەیە خەڵک حەزی لێ کڕین و فرۆشتن بکە. ئەو بازار تێنیەی کە هەیە ئێستاوەی کە باست کرد ئەنی ئەو خەڵکانی کە زەوی دەکڕن بانیان یاخود ئەو کاتانەی کە بۆرسە هەیە خەڵک هەیە دێت بەدایان و سەدان پارچە زەوی دەکڕێت بە هەماشەوە دەیفرۆشێتن خەڵکی شەیە بیکرێتن و بیکاتە یەکەی نیشە زێبوون و دروستی بکاتن. بە بەردەوام لە شارەکان بە تایبەت ئێمە کە باسی هەولێر بکەین سەدان گروپی ئەکادمی ڕێکخراو دروست بوونە زەوی دەکڕن دەکەنە خانی وەلیستی گەوریان هەیە 100 خانی 200 خانیان هەیە ئەوە کاریگەری هەیە لە ناو شار و لە لێواری شارەکان کە خەدەماتیان هەیە ئەو گروپانە ئەو کۆمپانیانە کە بوونە بزنسەکی زۆر چاک خێری زۆر چاچیان هەیە بەردەوام لە فراوانبوونن بە نمونە گروپێک دەکەسن کە ئیشی دەکەن خێری زۆر باش دەکەن لە دروستکردنی خانی. ئێستا یەک لەو سێکتەرانە کە ئاماژەی پێ بکەین دروستکردنی خانی خێرەی یەکجار زۆری تێدایە دەبین پاش 6 مانجی گروپەکان جودا دەبنەوە هەرکەس گروپ و کۆمپانیای خۆی دادەنێ ئیدی لە ناو گەڕەکەکان بەردەوام کەونە خانی شۆڕشی ڕووخانی کەونە خانی لە هەولێر دەستی پێکردێ خانی و نوژدە دەکرێتەوە هەتا مامۆستاچی ئاینی گوت وەڵڵە گوناحە خانی 4 ساڵە 5 ساڵە دروستکرا خەڵک پارەی هەیە پارەکی زۆر لە کوردستان هەیە 27 میلیارد زیاتر. دکتۆر باسی وت کرد ینی خەرکخان و دەکرێت تێشی دانی ئێوە زانیوتانە کەسێک کە ساڵێک بێ خانی کورد بێت تێشی داتن و دووبارە بنیاتی بنێتەوە بە شێوێکی تر بەخوای ساڵێک نا بەڵام مجموعەک ڤیلای گەورە تێک دران یعنی لەسەر 120 مەتری کە ئێستا دەکرێنە شوقا ڤیلایەکان هەم بە 100 دەفتەری بوون لە ناو گەڕەکان هەندە خانی هەیە زۆر نوێ و ڕێک تێک دەدرێت تەقسیم دوو دەکرێت دیزایانی نوێ یعنی شۆڕشی دیزاینە خەڵک ئێستا بەردەوام ئەفکاری نوێ بەهۆی تەکنەلۆژیا و مەسەلەی گەڕان و ئەو پێشەنگانی و دەوڵەتیانە ئێستا خەڵک فێر بووە دیزایانی نوێ بەکاردێنێ. زاریشتر بازە زەوی بکەینەوە ئێستا ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی کە هەیە کەسێک کە خاوەنی دەفتەرێک دۆلار بێتن 10,000 دلار بێتن بیوە پارچەیەک زەوی بکرێتن ئەنی ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی ینی چاوەڕێی هەواڵی دەمی کۆمپانیەکانی عقارات داکا یاخود بارودۆخی سیاسی ڕۆڵ دەبینێ بۆ ئەوەی کەوا نرخەکان نزم بێتەوە دابەزە یاخود بەرز بێ بۆ ئەوەی کەوا زەوی بکرێتن. وەڵڵاهی هۆکارەکان دەوروبەری عێراق هەمووی وێران بوو وێران تریش دەبی فەڵەستین نەما وێران بوو
لوبناان وێران بوو شەلل بوو سووریا زۆری دەوێ وێران بوو بڕۆ دیمەشق و دەوروبەری شار هەتا چاو حکومەتەکە هەموو وێران بوو یەمەن وێران بوو ئێران وەزعی خراپ بوو لێدرا 12 ڕۆژەکە ئێستا لەسەر ئانووساتە مەترسی هەیە لەسەر وەسەت و جنوب لەبەرەوە خەڵک دەیوێت تاکە شوێن پێگەی ئارام پێشان دایانگو تەل ئەبیب عەمان ئێستا تەل ئەبیب هەموو ڕۆژە قەسفە وەزعی تەواو نیێت عەمانیش بەو شێوەی نمایە هەولێر و کوردستان ئارامی دوو ئەو ڕێککەوتنی 110 ملیارە کە کرا لە ماوەک پێش ئێستا ئەوە وای کردی کۆمپانیە نەوتیەکان و وڵاتانی زلهێز زیاتر کوردستان بپارێزن ڕێککەوتنی هەولێر و بەغداش بەڕاستی ئەمە ڕێککەوتن و تەسلیمبوونمان هەیە خەڵکە کردە و کاکە زوو لەگە بەغدا پێک بێن بەغدا ماوەک بوو لە منطقی هێز تەعاملی دەکرد بەڕاستی زۆر زەختی لەسەر کوردستان دەکرد بەڵام خوای گەورەوەی کرد هەندە گۆڕانکاری دروست بوو ئەو جارێک لە زیاتی کوردستان تەسلیمبی بەجێرەی دەستور ڕێککەوتن کرا ئەو ڕێککەوتنە کاریگەری زۆر دەکرد لەسەر ڕاکێشانی کۆمپانیەکانی نەوت و غاز لە بۆ کوردستان دووبارە کوردستان دەستەوە قۆناغەکی زۆر گرنگ لە هینانی سەرمایە گوزاری و بەرهێنان چونکە هیچ کێشەیەکی یاسایی نما ئەگەر دوای پرسیار یاخود ئەو گفتگوۆی کە دەیکەین بازنەوە بکەین ئێستا بازاڕی خانوو یەکەی نیشتە زێبوون خۆشترە لە ڕوویکردن و فرۆشتن یاخود زەوی لە ئێستادا بە دەرەزەیەک بازاڕێکی زۆر خۆش هەیە لە زەوی کە دەچێتنا ئەو بۆرسەی درد دەبتەوە بە هەزاران کەس دەکڕی و دەفرۆشیتن وا خانی سفر و مستعمل ئیشی تێدایە خەریکە شوقەش دەجوولێتەوە ئەو دڵکدانەوەی هی ئەوانەیە کە لە بازاری عقارات کار دەکەن یاخود خەڵکی ئاسایی دەستی نووسگای عقارات هەیە 200 عقدم کردێ لە ڕۆژەشی شتیوا زۆر ماوە پێشتر بازان نەبوو کابرا دەگوت 6 مانگە بەستە مشە سەقفسانەی دەکرد خۆش ئێستا ئەرێ وەڵڵا کابرا سەدری خۆشە چاوت ماز دەکەن سەرسەرم سەر چاوە دکتۆر عەلی ئیبراهیم باسی کرد ڕاوێژکاری بواری خانوبەرە دیارە لە هەولێر نرخەکان گۆڕانکاری تێدا هەیە بە تایبەت ئەوەی کە باسم کرد پێشووتریش نرخی زەویە بە بەراورد بە یەکەی نیشتە جێبوون و خانوو کە بازاڕیکردن و فرۆشتنیان زیاترە بۆ پێی کە بەشێکی زۆری ئەوانەی کە زەوی دەکڕن دەکەونە دەرەوەی سنتەری شاری هەولێر واتە لە هەولێر ئەگەر دوو بازنە بۆ سێ بازنە هەبێت کە بازنەی کۆتایی کە 150 مەتریە زیاتر خەڵک بۆ ئەوەی کە قانزاز بکاتن چەند دەفتەر دۆلارێکی هەیە چەند هزار دۆلارێکی دەچێت لەو شوێنانە زەوی دەکرێتن و هەر بارودۆخێک بێتە پێش نرخەکان بەرز بێتەوە دەیفرۆشێتەوە هەنی ئەو بازارگەرمێ زیاتر ئی سنووری دەوروبەری هەولێرە لەگەڵ ئەوەشکە بەشێک لە شاری هەولێر یاخود ئەوانەی دەکەونە سەنتەری شاری هەولێر نرخەکان بەو شێوەیە گۆڕاکاریان بەسەردانە هاتوو بۆ پێی خزمەت گوزاریەکان بە بەشێک لەو کار ئاسانی و بوونی بازار و مارکێتانەی کە لە سنتەری شاری هەولێر هەیە ئەمانە وای کردووە نرخەکان کەمێک بەرزوو نسمی بەخۆیەوە نەبینێ بەڵام ئەوەی کە لە دەرەوەی هەولێرە ئەو خەڵکەی کە کڕێتی چاوی لەوەیە کە شەقامی بۆ بچێ کارەبای بۆ بچی ئاوی بۆ بچێ ئەمانە هۆکارم بۆەوەی کەوا نرخەکان جارێکتر بەرزوو نسمی بەخۆیەوە ببینێت قارەمان جۆهەر پەیامنەی کورسات نیوز لە هەولێر هەر بژی سپاس بۆ میوانەکەش دکتۆر لەسەر بازاڕی خانوبەرەوە قارات هەمیشە ڕاوێژی باشیە بێگومان خۆشیان لە بازاڕەکەیانی تر پێیان خۆشە هەر بڵێن بازار باشە بەر بەڵام هیوادان کەس تووشی زیان نەبێت دکتۆر ڕاوێژی باش با بۆ خەڵکە کە وەک هەمیشە هەریاوێتی بەهای تبەنێرانی بەردەوامە لە دابەزین و دیناش بەرامبەر بە دۆلار کەمێک گەڕانەوەی تۆمارکواتێکش کەمێک دابەزی زێر و زیوش بەردەوامن لە بەرز بوونەوە کەمێک پێش ئێستا زێر دیسان بە $2 ڕیکۆردی پێشخۆیشکە و زیویش ئاستی نوێی تۆمارکی کە لە 14 ساڵی ڕابردوو هاوشێوی نەبووە زیو نەیتوانێت هێشتا ئاستی نوێی مێژووی تۆمارکە چکە 2011 ئاستێکی زۆر بەرزی بەخۆبینی بەڵام ئەم ساڵ هێشتا نەیتوانی وەکو زێر هەموو ڕۆژەکە نرخی نوێ تۆمارەکە ئەویش تۆماریکە. جا ئەمڕۆ زۆر بە وردی زۆر بە باشی باسی دراوەکان و باسی زێڕ و زیویشتان بۆەکەم دوێنێ شتێکی باشمان بود لەسەر زیو ئەنجامی خۆی پێکا کە ئەویش ئەو جیازی لە کوردستان دروست بوو خەڵک هۆشیاری هەبێ بە نرخی بەرز نەیکڕێ کاریگەری هەبوو ئەمڕۆ میدیا و میدیاکار و کەناڵ و شتی تر بە دوای ئێمەیە باسییان کرد ئەلێرە هەندێ شتان پێڵن لەسەر بەهای دراوەکان $100 ئەمڕۆ بازار بە 140 و 500 داخرا دوێنێ 141 بوو 500 دینارە بۆ $100 گۆڕانکاری ڕوویە بە ئەگەری زۆر پێشبینەکە دینار بە گشتی سەربا لە 141
42 دیسان 41 40 ئەلەم سەرانە بۆ خۆی بەرزونزمی خۆی بکە جاتی تۆش ئەکەوێتەوە سەر بڕیاری خۆت لە چەیەکێک لەم نرخانە ئاتوێ پارەکەت بکەی بە دۆلار ئەگەر پێویستت بێتی یاخۆت بە پێچوانەوانی کە مامەڵی تیاکەن باشترە دۆلاری هەیە ئەزانێت 200 دینارێک دۆلار داوازێ بفرۆشە و بکڕێتەوە باشترە گونجاوترە بەیانی بەچیوە هاتیتە بازار ئێوارەش بۆەوە بڕۆیتەوە جاسە قسەکەم لەوێ تۆزێک ڕوون نەبێ با ڕوونتر پێتان بڵم بەیانی بە دۆلار هاتیتە بازار ئێوارەش بە دۆلارەوە بڕۆرەوە بۆ ئەوەی ئەو بەرزونزمیە کەمە زۆر کە کاریگەری نییە خوانە خواستە شتێکی تێ نەکەوێت دەزمایەکەت تووشی زیانکە سەبارەت بە پاوەند 100 پاوەند 1970,500 دینارە پاوەند بەرامبەر بە دۆلار یەک مانگی ڕێکە چەقیوە هێزێکی نییە بۆ سەرەوە هیچی ژوای لێ ناکا دابەزێ بەڵام بەگشتی تا کۆتایی ساڵ ڕێگەری 100 پاوەند بگاتە 140 دلار کە ئێستا 134 دلارە هەرچی سەبارەت بە یۆرۆیە ئەویش 100 یۆرۆ 164,750 دینارەوە 750 نەک 75 سفر زۆر مهمە سفرێک نەنووسی چی لە شتەکە جا ئەوە یۆرۆش بەرامبەر بە پاو بە دۆلار ئەویش کەمێک مانگێکە بێت لە 170 چقیواتە 100 یۆرۆ 170 دلارە ئەویش ئەگەرێت تا کۆتایی ئەم ساڵ بگاتە 120 دلار سەبارەت بە تمەنی ئێرانی ڕۆژ بە ڕۆژ لە داوەزینە نرخی ئازاد 100 دلار 11,820,000 تمەنە حواڵەش لە ناو تاران 12 ملیۆن تمەنی ڕێک ئێست هەچ سەبارەت بە تمەنە دابەزینی زیاتر لە ڕێە و دابەزینی زۆر قورسیش باشترە تمەن لای خۆت هەڵ نەگری ئەگەر هەشتا بە هەر نرخێک و بە هەر سعرێک لەسەرتە لی دەرچۆ جیاوازێکی ژێ لە کوردستان دەم بۆ نمونە 100 دلار بە کاش 10 ملیۆن و 350,000 450,000 تمەنە جیاوازیە لەگەڵ ناوخۆی ئێرانە لەوێ 11 ملیۆن و 400,000 500,000 بە کاژ وەرەگری بەس لێرە 11 ملیۆن و 400 ئەو جیاوازیش خراپە مایی زەرەرە باشترە و دەرفەتە کە ئێستا لی دەرچی ساوای بە لیرەی سووری 1 ملیۆنی 125,000 وش دوسێ ڕۆژارم نرخەیە بەڵام دڵنیا بە داوەزینی زیاتر بەخۆوە بینێ و لیرەی تورکیش 3,390 دینارە چینە سەر چی؟ زێڕوزی کەمێک پێش ئێستا هەر پێشەوەی ئەم هەواڵە بخێنەوە سەیرم کرد ئۆنسەیەک زێر ئەم ئۆنسەیەکە لێرم چاوە 3,885 ئەمە تا کاتی ئامادەکردنی ئەم واڵێ ئەم گرافیکەیە نرخی زێر بە چرکە کەمتر لە چرکەش گۆڕانکاری بەسەرایەت 3,885 بوو کەمێک پێش سەیرم کرد 3,896 دلاریشی بەخۆ بینیوە دابەزیوەتەوە بۆ 3,860 دلار ئەگەر بەم سیارەش حسابیکەین کە 3,896 دلارەکە بەرزترین ئاستی زێڕە تا ئێستا بەخۆی بینوێت لەوەتەی بەشەر مرۆڤایەتی زێڕی دۆزیێتەوە ئەمە گرانتی نرخەهەیەتی 1 کیلۆ ئاڵتون 12 دەفتەر و 50 وەرەقە و 50 دلارەکە 51 وەرەقەیە کەمتر هەرچی سەبارەت بە لیرەی دووبەیە کە زۆر باسەکەن 7.2 غرامە بای 850 دلارە ئەم 850 دلارە 25 دلاری لە هەرێم چۆتە سەر لەسەر ئاستی گیان نزیکەی 825 دلارەکە ئاگادار بن بۆیە ئەوەم نووسی بۆی بۆتان باس بکەم لەوەش ئاگادار بن زیای پێمەیەن لەسەر ئاستی گیان زێ ڕوزی و نرخی جیهانیان هەیە گریمان 3 دلار 4 دلار زیاتر 5 دلار زیاتر بەڵام ناکرێت لە یەک لیرەیە 25 دلاری چوو بێتە سەر سەوارە بە زێڕی ئارەبیستوێک 787 دلارە دینارە ئەمە بەبێ حەقدەسەی گۆڕێگە سەنعات بێ یەک ئۆنسەزیویش تاو کاتێمەمان ئامادەکە 47 دلار و 97 سنت بوو تا 48 دلار و 6 سنتێکیش بەرز بۆتەوە جا زێر و زی و ئەگەری هەیە هەردووکیان بەرزبوونەوەی باش بەخۆ بینن ئەو 3,800 بەرەو 4,450 دلار کەمتر لە 4,100 دلار بڕوە وە زیویش ئەگەری هەیە 50 دلار تێپەڕێنێ ئەم 47 ئێستا هەیە بەڵام هەردووکیان لە ئان و ساتان چ بگاتەوە سێرانە چ لەم سێرانەوە بێ دابەزین بکەنەوە بۆ 3,500 دلار دابەزین بکاتەوە بۆ 40 دلار و خواردتریش باسێکی نەوتیشتان بۆ بکەم نەوتی برێن دابەزینی باشی بەخۆ بینیوە 64 دلار و 79 سنت داخستنی حکوومەتی ئەمریکا بە تەواوەتی کاریگەری هەبووە لەسەری تەکساس 61 دلار و 25 سەرگەرسەنج بن زیاتر تەکساس دوورکەوتۆتەوە لە برێن کە دابەزینی گەورەی بەخۆ بینیواتە خواست لە ئەمریکا کەمی کردووە
غازی سروشتیش بەرزبوونەی باشە بە خۆبینەوە بۆی نزیکبوونەوە لە وەرزی زستان کە 1 ملیۆنە گەرمۆکی گەشتۆتە $3.48. ئێمە سەرچی ئێمە سەر بابەتێک کە هەموومان ڕۆژانە بەکارێنی لێوش چییە؟ چا بێگومان خواردنەوەیەکە زۆر بەمان ئاشناین لەگەڵە بۆ ئای خۆینەوە و لەگەڵ کولتوری ئێمە شاگونجاوە دوێنێ باسی قاوەم بۆ کردن وتم بە ئەمڕۆژ جەماعەتی چاگلەیمان لێ نەکەن لە ساڵی 2024 عێراق نوێم گەورەترین هاوردەکاری چا بۆ لە سەراستی جیهان هەرچەندە هاوردەکەی بەراورد بە ساڵی 2023 نزیکەی لە 115 کەمی کردووە چا لە دوای ئاو دڵخواستی خواردنەوەی مرۆڤایەتیە لە جیهان وە ژمارەیەکی زۆر لە وڵاتانی جیهان چا ئەچێنن لە هەوڵدان پشکێکی زیاتر لە بازارەکانی جیهان بۆ خۆیان داگیر بکەن بەڵام لە 161.5 هەناردەی چا لەلایەن وڵاتانی ئاسیاوە لە وڵاتانی دراوسێ بەرهەمی چای ئێران و تورکیا کوڵەتێکی باشی هەیە هەمویان نا چای ئێران هەمووی خۆش نییە چەند نوعێکی کەمی خۆشە تورکیش بە هەماشەوە ئەکرێت تورکیا لە وڵاتانی ترەوە هێنە و لای خۆی پاکێجی بۆ کاینێرێ بەڵام چای ئێرانی هەمووی خۆش نییە چەند جۆرێکی زۆر کەمی خۆشە و بە قەبارێکی باش ئەوانیش هەوڵێن چا بەرهەم بێنن هەرچەندە ئێران پاشەکشی زۆر گەورەی بەخۆ بینەوە لە بەرهەمهێنانی چایە و ناویشان لە ڕیزبەندەکانی ئەو وڵاتانەیە کە چا هەناردەکەن لەگەڵیشە هاوردەشیەکەن پێشەوەی ئەمەتان بۆ باسکەم چین جۆری چای زۆر و جیاوازی هەیە لە ساڵی ڕابرد و سەردانێکی چینم کرد لەوێ چیان کردە نێو کوپەکە چاکە زۆر بەتام و بە چێژ و دواتریش بۆ چەند دەقەیەک بۆنی ئەو چایە لە کوپەکە نەبڕە هەڵبەت چا بە پیاڵە خۆشترە بە شوشە خۆشترە بە ئستیکان پیاڵەی ئاسایی کە خۆمان بەکارێنین هەموو پیاڵێکیش چەماوەیەکی تایە زۆربەی زۆریان جا ئەوە 3000 ساڵ پێش ئێستا لەم ناوچەی خۆمان ئەو داهێنانە کراوە پیاڵە ئەو نوشتانەوەی تیاابێت ئەمانە نا ئەم پیاڵەیە نا پیاڵەی تر هەیە ئالێرە نوشتانەوەیکی تایە ئەوە 3000 ساڵ پێش ئێستا ئەو شارستانێتی لەم ناوچەی خۆمانە هەبووە ئەو شکانەوەیان تێکردووە هۆکارەکەشی چی بووە؟ ئیسیکان ینی کانی ئێست ڕۆژەڵات ڕوونە کانیانی جام پەرداخ کوپ ئەو شکانەوەی بۆیە تێکراوە ئەو کاتە چاپاڵێ و شت نەبووە کە تیان کردووە پڵتەشتەکەی ئەمێچێتە بنەکەی کاتێک ئەو چاخوارەی کە هەیە تۆ ئەیخۆیتەوە پڵتەکەی لە بنی ئانیشێت نایەت بۆ کاتی خواردنەوە 3000 ساڵ پێش ئێستا خەڵکی ئەم ناوچەیە داهێنانیان کرد باسی چاکەتان بۆ بکە هاوردەی جیهان بە $1,000,000,000 بۆ تا حساب بکەم لە 2024 بای 7.33 $1,000,000,000 هاوردە بۆ لە 2023 بای 7.11 بۆ ژمارەکە زیای کرۆجۆری هاوردەکراو چای ڕەش لە هەمووی زیاتر بۆ لە 175.7 بووە چای سەوز لە 125.3 بووە لەسەر هەر چا هەندێ زانیاری تریش هەیە بە پێتاواتە چای ڕەش خواستی زۆری لەسەر چای سەوز تۆزێگە هاڵن بۆ سەحەت باشە و ئیتر پتێوێ خۆتینکەی ئەڵێ با چای سەوز بخۆم اینا بۆکو تام لای من نازان هیچی تامی چای ڕەش ناهێنێ هاوردەکاران بە $1,000,000 ئەم وڵاتانە هاورداکەن بەم قەبارەیە 13 یاخود 1.3 هاوردەی جیهان ئەم وڵاتانە دابینێک نیەک ئەنجامێن پاکستان $634 ملیۆن ئەمریکا $578 ملیۆن بەریتانیا $377 ملیۆن ئیمارات 372 رووسیا 350 جا ئەم وڵاتانە گە سەرنج بەی قەبارەکەی زۆرە باژماری دانیشتوانیشیان زۆرە مەرجنی ئەو پارەیە کە زۆر بوو مانای وای ئەوان چا زیاترە خۆن چونکە ژماری دانیشتوانی یەکێک لەمانە پاکستان ژماری دانیشتوانی زۆرە ئەمریکا بە هەمان شێوە بەریتانیا بە هەمان شێوە رووسیا ژماری دانیشتوانی زۆرە ئیماراتیش تەنها بۆ خۆی هاوردەی ناکا بۆتە ناوەندی گوزنتەرێکی بازرگانی بۆ وڵاتانی دەوروبەری هەناردەکاران ئەوانشتان پێ بڵم چین لە ڕزبەندی یەکەمایە با 1.42 ملیار هەناردەکە ماشەڵڵا مشتێکی چین سریلانکا 1.41 ملیار کینیا چای سریلانکی لای خۆشمان زۆر باوە
1.41 ملیارد دلار نزیکن لێگە و سێ وڵاتە. هەندستان بای 816 میلیۆن دلار، پۆڵەنداش بای 265 میلیۆن دلار، 265 میلیارد نییەوە، ئەویژە وا 0.265 لەگەڵ هەبووە. لەسەر ئەم بابەتی چایە قسەی ترتان بۆکەم لەسەری چا بە خەڵووس بە نەرمی ئاوەکەی بکوڵێ بیاڵی بحەسێتەوە، اینجا چای تێ بکەیت و دوای حەسانەوەی اینجا تام و چێژی هەتاماوە نابڕێتەوە. چا بە کوڵان خۆش نییە لە سەرتاوە بیکەیتە ناوی یا خۆ دوابێ ئاوەکەی بکوڵێ ڕێبەی تۆزی ئاوەکەی بحەسێتەوە قوڵپەکانی نەمێنێ ڕوون بێتەوە، اینجا چاکەی تێکەی ئەشەدوو ئیتر ئەوە دەرەجەیەکە بە خەڵووس هەڵبە تۆزە دووکەڵیشی بچووبێ بەسەرە. دابین کارانی چا ئەم بە ڕەنگە شینە زۆرە وڵاتانی ئاسیان کە لە 16.5 چای جیهان دابینەکەن، ئەفریقا و ڕەنگە زەردەی لە 122 دابینەکە، ئەوروپاژە و ڕەنگە ڕساسیەیە کە لە 113.6 دابینەکە، ئەمریکاش لە 101.8 جیهان، ئەمریکای باکوور بە ئەمریکا و کەنەداوە، ئەمریکای لاتینش لە 101.1 ئەو قیانوسەکانیش ینی جەمسەری باکوور و باشوور بەنزیکی بۆ نمونە لە 0.1 ئوسترالیاژەکرێت وا بڵین ئەوانیش ئەوەیان هەیە. ئەمە لەسەر چا کە خواردنەوەیکی گشتی و ڕۆژانە بەکارێ. با بینە سەر نرخی چای هەنار دەکراوە 2024 1 تۆن بە 3783 دلار هەنار دەکراواتە بە 37 وەرەقە نزیکە 30 دۆرەقە 1 تۆن چا. گرانترین چای سریلانکایە جۆرێکێتی کە 1 تۆنی بایی 58 وەرەقەیە، دوو ئەوەندەی چای ئاسایی نزیکەی گرانترە جۆرێکێتی. هەرزاتی چاش چایەکە چای ئەرژەنتین وڵاتەکەی میسی کە خۆی گرانترین یاریزان بوو سەردەمانی، بەڵام چاکەی هەرزانترینە کە بایی 11 وەرەقە و 30 دلار. ئەمەش لەسەر نرخی چا جۆری جیازەیە پاکەت هەیە زۆر گرانە و پێچیانەوەکەی و بۆن و بەرامەکەی. من بە دوواداچوونێکم کرد ئەو چا بۆندار و معتەڕ و شتی لای خۆمانیاڵێ بۆنەکەی پێوەکەن چاکە خۆی بۆنی ناهێت بە پەمپ بۆنێکی لێ پرژێنن، ئەوەی من بە دوواداچوون کردواتە چاکە خۆی ئەو بۆنەی نییە کە تۆ ڕۆژاناستی پێەکەی. هاوردی عێراق زانی چەند هاورداکەی ساڵانە باید 200 میلیۆن دلار چا هاورداکەی لە ڕیزبەندی نوێمی جیهانین لە 14.9 هاوردە دابەزیوە. قاوە ئێستا زۆر بەکارێت لە عێراق پێچەوەکو جێگرەوە قاوە جێگیرت بێتەوە. هەناردەی عێراق بای 325,000 دلار هەنارداکە خۆی نییە ئەیەت لێرەوە چێ بۆ شوێنی تر کە لە 139 زیادی کردوەوەیش پێچێ بۆی ئێرانەوە ڕوویابێت کە ئەو گەماروی لەسەر و ئەم لەبری ئەو ئەیهێنێت و بۆ ئەوێنێرێت و ئەیتر شتەکان وەک لێک کردو و بۆ بە هەناردەکاری چا عێراقیش. ئەمە لەسەر چاشتی تر ماوە ماشەڵا حتا بڵێ لەسەر چاوتراوە. هاوردەکردنی چای لە هەرێم بە تۆن چای سەوس 44.6 تۆن، چای سەفەری ئەمەی کیسەکان بەخوا خۆشە و ناخۆشەوەگە زۆر هیلاک بی و چاو دەست نەکەوێت خۆشە بەس هیلاک نەبیت و چای تر هەوێ خۆش نییە 446 تۆن، چای ڕەشی ئاسایی 9394 تۆن، چای ڕەشی ترانزێت 4940 تۆن. ئەمە ئەم جۆرە چایانە بۆ هەرێم کە هاتووە بێگومان. ئەمە شێگەڵێ تاڵ و شیرین پێکەوە نەمدیوە چابێ چانەبێ. هەر کەسێک هەمنشینی چانەبێ هەرگیز پێ و چانەبێ. ئەوەش لەسەر بابەتیچ. باباسی هەناردەی ئێران بۆ عێراق بکەین. سەرۆکی ژووری هاوبەشی بازرگانی ئێران و عێراق لە وەڵامی پرسیارێک دەربارەی کاریگەری دیاریکردنی باجی گومرگی بۆ سەبەرهەمی پۆڵای هاوردەکرا بۆ وڵاتەوتی عێراق بازرگانیکردن لەگەڵ وڵاتان هاوکێشەیەکیە کە بریتە لە دانانی باج لەسەر هاوردەی ئەو وڵاتانی کە هاوشێوەکەی لە ناوخۆ بەرهەمێنێ واتە هەر بەرهەمەیەک لە ناو عێراق بەرهەم بهێنرێ و هەیبێ حکومەتی عێراق باجی گومرگی بەسەرا ئەسەپێنێ لە وڵاتی دیکەوە بێت ئامانجیش لە پشگیریکردنی بەرهەمی ناوخۆیە. ئەمە ڕێکارە دروست و ڕاستەکە. یەحیا ئالی ئیسحاق باسی هەناردەی پۆڵای کردو بۆ ئێران بۆ عێراق و توێتی چەند کارگەی دروستکردنی شیشی بیناسازی لە عێراق دروست کراوە بەهۆیەوە هاوردەی پۆڵای عێراق لە ئێرانەوە
زیادی کرد. وتیشی پێویستە بەرەمێنران زانیاری تەواو لەسەر خواست و بازاڕەکانی وڵاتان وەربگرن. عێراق بە هەموو هەناردەکارانی ئێرانی ڕاگەیاندووە کە بە هاوردەی شیشی بیناسازی باجی خاتە سەر، بەڵام پێویستی بە قاڵبی پۆڵایە، واتە بە شیشی مەینێرن بە قاڵبی بینێرن خۆمانەکەین بە شیش، واتە لەرەمی کوردستانیش کارگەی باشمان هەیە ئێستا. بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر کە بەشێکی زۆری بەرهەمی ئەم کارگانە چێ بۆ ناوەڕاست و باشوور، ئەم بڕیار عێراقیش ئەگەر دەرگای کارگانی خۆمادانەخا بۆ هەرێمی کوردستان زۆر باشە بێ. هەرچەندە هێشتا لە کوردستان شیشی ئێرانی هەر هەبوو لای خۆمان بەرەمات ئەها عێراق چۆن استراتیژیانە بیرەکات و ئەوە مهمە. تۆ کارگەی خۆتە بوو دەست بنێ بە ڕووی وڵاتانی ترەوە. لێرە باسێکی شیشتان با بۆ بکەم. هەناردەی پۆڵا بۆ عێراق، مادەی پۆڵا حەوت هێندە لە ئێرانەوە زیادی کردووە. هەناردە بۆ عێراق بای 3.7 میلیارد دلار بووە. دابەزینی هەناردەی غاز 600 میلیۆن دلار کەمی کردووە کە لە 180کە، بەڵام پۆڵا بۆ شێوازە بەرزبوونەوەی تۆمار کردووە. لەسەر ئەم بابەتی شیش و پۆڵایی ئێران و عێراق هەندێشتی تریش هەیە هەر بە قسەی بکەم لەسەری بۆتان کە پێیوەستە بە بابەتی هەناردەی شیش و پۆڵا و ئاسن. عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراق ڕوبەڕووی ڕووخان و داڕمانێکی زۆر و نەبوونی خزمەتگوزاری و نەئاوەدانێکی زۆر بۆ شەڕێک لە دوایەکان و شەڕی تیرۆر و شەڕی داعش و ئەو وای لێکرد و پێویستی بە شیشێکی زۆر بێ. هەرێمی کوردستان کارگەی باشیە بۆ ئەم شیشانەی بۆ ناوەڕاست و باشوور دابی نەکرد، بەڵام ئێستا لە ناوخۆی عێراقیش لە ناوەڕاستی عێراقیش لە باشووریش کارگەی شیشی گەورە کراونەتەوە کە پێویستیان بەوە نییە شیش هاوەر دەکەن. نازان بێمە ئەو دیوی گۆڕینیان شتێکمان بۆ لێکەن باوژمارانەمان بنێ. 5 مانگی سەرەتای 2025 بای 15.2 میلیارد دلار بازرگانی نێوان ئێران و وڵاتانی عەرەبی بووە، بای 15.2 ئێران لەگەڵ هەموو وڵاتانی عەرەبی. لە نێو وڵاتە عەرەبیەکانیشە لەو بڕە لە 100 تا 90 بازرگانیەکەی لەگەڵ عێراق و ئیمارات بوو. واتە زۆرترین بازرگانی ئێران لەگەڵ ئەو دوو وڵاتەیە. هەرچەندە هەندێک داتا هەیە ئەڵێ هەناردەی ئێران بۆ عێراق لە 180 بە تەواوەتی کەمی کردووە، تەنانەت بە غازی شۆ ئەوەی کە پێشتر بۆم باسکردن. بۆی ئەمە کاریگەریکی زۆری هەیە لەسەر بازاری عێراق، هەم لە بڕووی شیش و عێراق و ژانەوە بەخۆی بینە دۆلاری زیاتری پێویست ناکا بۆ ئێرانی حەواڵە بکە و هەروەها کاریگەری لەسەر دەستی کار و هەلی کار و ئەو بابەتانەشە بێ. جاواسی ئێرانم بۆ کردن نازام کاتماوە باسی تورکیاش بکەین. بەڕێوەبەری گشتی هەناردە لە وەزارەتی بازرگانی تورکیا ڕایگەیاندووە پشکی تورکیا لە بازرگانی جیهانی بۆ لە 1.7 بەرز بۆتەوە. جەختیشی لەوە کردوێتەوە کە عێراقێکێکە لە گرنگترین هاوردەکارانی بەرهەمی کوشت و کاڵی و بەرهەمی خۆراکی ئەنقەرە. بە گوێرەی ئەو داتانەی لەلایەن ئەو بەڕێوەبەرەوە خراوەتە ڕوو هەناردەی تورکیا لە 8 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو لە 4.3 بەرز بۆتەوە. بەرهەمی کوشت و کاڵی و بەرهەمی خۆراکی تورکیا بەشێکی بەرچاو لە هەناردەی وڵاتە پێکدێنن کە عێراق یەکێکە لە سەرەکیترین هاوردەکارانی ئەو دوو بەرهەمەی تورکیا. بەڕێوەبەری گشتی هەناردە لە وەزارەتی بازرگانی ئەڵێت هەناردەی بەرهەمە کشت و کاڵەکانی تورکیا لە ساڵی 2022 هەتا ئێستا 9 هێندە زیادی کردووە. بەرهەمەکانیان لە بازارەکانی جیهان لە عێراقەوە تا ئەڵمانیا و ئیتالیا و ئەمریکا ساخەکەنەوە. باسی ئێرانی بۆ کردن با باسێکی تورکیاشتان بۆ بکەم هەندێ زانیاریتان پێ بڵم لەسەر بازرگانی و ماوەڵی تورکیا و عێراق و لەگە وڵاتانی تر هەندێ داتا و ژماری سنجڕاکێش هەن. هەناردەی تورکیا لە کانونی دووەماتە لە مانگی یەکەم تا مانگی ئاب 178 میلیارد دلار بووە لە 104.3 بەرزبوونەوەی تۆمار کردووە. بازرگانەکەی لە 2024 کۆی ساڵەکە 261 میلیارد بووە لە 101 بازرگانی جیهانیش پێکەینەواتە لە 100 بەش لە بازرگانی جیهان تورکیا 1 بەشی پێکەین بەو 261 میلیاری کە هەیەی. با بچینە سەر هەندێ ژمارە و زانیاری تر. هەناردەی بەرهەمی کوشت و کاڵی خۆراک بەم شێوازەیە کانونی ببورن لە مانگی یەکە تاکو مانگی 8
بای 20.7 میلیارد دلار بووە لە ساڵی 2024 بای 32.6 میلیارد دلار بوو لە ڕێزبەندی 21 جیهانی هەیە. وەزارەتی بازرگانی عێراق ئەڵێ تورکیا ئەڵێ عێراق یەکێکە لە گرنگترین هاوردەکارانی بەرهەمی کشتتوکاڵی و خۆراکی تورکیا. هەر لەسەر ئەم پەیوەندی بازرگانی نێوان تورکیا و عێراق هەندێ شتی تریشتان پێ بڵم لەسەری کە جێ لە بەرهەمی کشتتوکاڵی خۆراک تورکیا شتی تریش بۆ عێراق و هەرێمی کوردستان لێرەوە بازارێکی باشە بۆ ساکردنەوەی بەرهەمی تورکی کە بەهۆیەوە کارگەکانی تورکیا بژانێکی باشیان بۆ خۆی بینیوە بۆ فراوانبوونێکی باشیان بخۆیان لەسەر ئەم بابەتی تورکایە هەندێک شتی تر هەیە بە پێتانی بڵم ئەویش قەباری بازرگانیە پەیوەندی بازرگانی عێراق و تورکیا کە لە 2024 بای 20 میلیارد دلار بووە پشتگیرێم لەو 12 میلیارد بۆ بەڵام لەم 12 هەر چۆ بۆ ناوەڕاست و باشووری عێراق هەمووی لای خۆمان نەبووە. کاڵای سەرەکی هەناردەکراو بۆ عێراق لە تورکیاوە بابەتی جوانکاریە بابەتی دیکەش بێگومان ڕۆڵیان هەیە و کاڵای سەرەکی هەناردەکراویش بۆ تورکیا لە عێراقەوە بێگومان بە دڵنیاییەوە سوتەمەنی. ئەگەر شتێکی تر مابێت لەسەر بابەتی تورکیا و عێراق بە ئەویشتان پێ بڵم ئەوش پێوەستە بەچی پرۆژەکانی تورکیا لە عێراق کە 1100 پرۆژەی بیناسازیە بە بەهای 35 میلیارد دلار و هەروەها کۆمپانیا تورکیەکان کە ئیشەکەن 850 کۆمپانیا لە عێراق ئیشەکەن دیارترینیان گەنەڵ ئەنێرجیە گەنەڵ ئەنێرجی ڕاموا بێت تورکی نیە بەریتانیا پێت ئۆیڵیش بە هەمان شێوە کارەکەن. بەڵێندەرانی دەرەکی تورکیا لە 7.5 کوی پرۆژەکانیان لە عێراقە کە ڕێژێکی باشی کارکردنیان لە عێراق پێکێنن. بێگومان هەم بۆ عێراق هەم بۆ ئێران هەرێم بازارەکانی عێراق کوردستان بازارێکی باشە. جا ئەم ئێوارەیە باسی موچەم بۆکردن باسی نەوت و داهاتووەکەی زێڕ و درا و دینار و تمەن و لیرە و ئیتر شتێک نەمانەیڵی باسی زەوی و خانوبەرش کاقارەمان لەگەڵمانە لەگە میوانەکەی باسی کرد پامێری کوردستان نوویست باسی پەیوەندی ئابووری عێراق و تورکیا و ئێرانیشمان کرد بۆ هیوای ئابوورێکی زۆر باشتانە بێت.